سلااوڕێ هاوڕێن هێژا هیوادارم باش و تەندروست و سەلامەت بن لە هەر شوێنێکی دنیان. دوێنێ هەموو ڕاگەیاندنەکانی باشووری کوردستان لە چەپتەوە هەتا ڕاستت لە ئەلمانیەوە هەتا ئیسلامیتەوە هەمویان خەریک بوون بە مەسەلەی بەغدایە. لە کوردستان دووبارە پۆتی مەسعود بارزانی و مەسرور بارزانی شکێنرایەوە لەلایەن وەزیری بەرگری ئەڵمانیاوە کریستینە لامپرێشت. ئەمە بۆ جاری دووەمە لە خلالەوە ماوەی ڕابردوو. پێشتر برێک ماگۆڕک دووبارە هاتە کوردستان، نە مەسعودی دیت نە برایزلی دیت، بەڵکو نێچیریشی ناچار کرد بستە کۆشتی سپی یەکێتی لە هەولێرە لەوێن دەربیبین. ئەمە خۆی لە خۆیدا شێوازەکی سوکایەتی پێکردنی دیبلۆماسیە بە مەسرور نەک مەسعود بارزانی. تەواان مەسعود بارزانی هیچ پلەیەکی حکومی نییە، ئاسایی ئەگەر ئەو خەڵکانە نەستنە لاشی، بەڵام پارتی مەسعود و نێچیر و برایزل بەر لەوەی کە یەکێک بێتە کوردستان خۆیان بیبینن داوای دەکەن بچی مەسعود بارزانیش ببینی. بەڵام ئەوە دووەم جارە دێن ڕەفزی ئەوەی دەکەنەوە نەک مەسعود بەڵکو مەسرورش ببینن. یعنی ئەوە یەکێکە لە شێوازەکانی سزادانی ئەوروپیەکان لە بەرامبەر پارتی و حکوومەتی هەرێم بەگشتی و مەسرور بارزانی و مەسعود بە تایبەتی تر، لەبەرەوەی ئەوەندە پێیان گوتن کاکە جەماعەتی بادینان حکوم مەدەن، شێروان شێروانی و هاوڕێکانی ئەوانە کەسی ئازادی خوازن، شیاوی ئەوە نینە حکوم گیان لە کەس نەگرت، گیان لە بەیاننامەی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان نەگرت، گیان دوو جار لە بەیاننامەی یەکێتی ئەوروپای نەگرت، گیان لە بەیاننامەی وەزارەت خارجی ئەڵمانیا و ئەمریکا و کەنەدا و زۆر وڵاتیکە نەگرت، گیان لە قۆنسوڵی وڵاتان نەگرت، گیان لە سەفیری وڵاتان نەگرت، گیان لە کەس نەگرت. چونە سەرکەری شەیتانی وەکو مەسعود بارزانی مەسروری سواری سەملی خۆی بگۆت دەبێت ئیلا جەماعەتی بادینان حکوم بدێ. تەواان هاوڕێیان ئێستاوە چەند ڕۆژەکە بارودۆخی هاوڕێیانی بادینە لە زیندان زۆر ناخۆش کرایە، تەلەفۆنیان زۆر بە زەحمەت ڕێگا پێدەدان، هەموو مافە سەرەتاییەکان کە لە سجن هەیەیان بوو ئەوانەشیان لێستان. تەبانەوە بەر لەوەی شەرمەزاری بی لە بۆ پارتی، شەرمەزاریە لە بۆ وەزیرەکەی گۆڕان کە وەزیری کاروباری کۆمەڵایەتیە، شەرمت بەخۆ بیتن ئەوانە هیچ نەبی بەشەکیان هاوڕێت بوونە، بەشەکیان ئەوانە بوونە ڕۆژێک لە ڕۆژان سەپۆرتی حیزبەکەی تویان کردێ. ئێستا تو وەزیری کاروباری کۆمەڵایەتی کە چاکسازی گەورانی هەولێر لە بەردەستی تووە چۆن ڕێگا دەدێ ئەوە سەرەتاییترین مافەکانیان پێشێ بکەن. بە هیوا هەمووان هاوڕێیانی بادینان لە بیر نەکەن، هەمووان بەیەکەوە هەمیشە لە یادمان بیتن، بەردەوام قسەیان لەسەر بکەین کە بەداخۆ دەبینم ماوەکە دۆسیەی بادینان کەمێک کاڵ بۆتەوە، ئەو ئەرچی ئێمەمانانە هەمومان بەیەکەوە سزایان بدەین، سزای ئەم دەسەڵاتە گەندەڵە بکەین لەسەر سزادانی ئازادی خوازانی بادینان وەکو چۆن ئەوروپیەکان سزایان دەدەن. یعنی هاوڕێنەوە جاری دووەمە کەسێکی باڵای ئەوروپی دێتە کوردستان ئامادە نیە مەسعود ببینی، ئامادە نیە مەسرور ببینی، بەڵام ئەوانە ئەوەندە گەمژەنە، گەمژەی سیاسی مەبەستمە تێناگەن، قەت تێناگەن. وەکو مەسعود بارزانی کورە کاکە ڕیفراندۆم مەکە خاچی کوردستان دەدۆڕێ جێ لە کەس نەگرت، ساری سەرمەلی خۆی بوو ڕیفراندۆمەکەی کرد. ئێستاش مەسرور جێ بدێ هەموو ئەو دژایەتیکردنەی ئازادی خوازانی بادینان لە حکومدانیان لە سزادانیان لە ناو سجن قازانجی مەسرور من نێچیری تێدا ببینە نێچیر چۆنە دوی گەمژاند، بەڵامە تو قەت تێناگەی مێشکت بینەوە سەرە خۆتە تا کەنجی ئازادیان بکە. ئەو سزایە سیاسیە دیبلۆماسیە لەسەرە خۆت و بابیشت لابە ڕێگامەدە نێچیر ئاوا گەمەت پێ بکە، وەکو چۆن گەمەی پێکردی پێش ئەوەی دارگا بڕیار بدە بە یەک گەمەی سیاسی وای لێت و کرد بێ سەر شاشەی بڕیار بدەیت کە ئەوانە دەبی حکوم بکرێت. هێشتا تێناگەی کە ئەوە
ڕیسوابوونی تو بابیشتە حیزبەکەشتا حکوومەتەکەشتا وە لە قازانجی نێچیریشدا وە نێچیریش دەجالانی بەکارت دەینیت بەڵامە تو تێناگەی ئەوە من دەجار پێت برێن کاکە تێبگە ئەوە جاری دووەمە بەخوای ئەوانە ئازاد نەکەی دەبتە جاری سەتەمیش ئەمە هەتا ڕۆژی قیامەتی لێرە نامینێن پێت برین کاکە ئەوهاک گۆرە زەرارتە لە بۆ عەف پشتت تێدەگەی زانی معنای چیە وەزیرێک بێتە کوردستان وەزیری وڵاتەکی ئەوروپی ئامادە نەبی سەرۆکی ئەنجومەنی وەزیران ببینی ئەوە گریمان بابەت هیچ پلەکی حکومی نییە بە خۆتان نامتا لێ نایان مەرجەعکە لەکن لەکنەمە و لەکە ئەوروپیەکانیش هەر ئەسڵن وجودی نییە بەڵام خۆت بینە بەسات و بەرپرسی ئەنجومەنی وەزیران سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئاوا سوکایەتی پێ دەکرێت ئاوانێ چی دەتگەمژێنیت بەڵام تێناگەی قەت تێناگەی هەتا وەکو بابەت نییە نەدەی لە تەبەق ناڵێی سەدەق ئەمە یەکێک بوو لەوە ئاڵانە هاوڕیان هێژە تەبەن دوێنێ هەموو ڕاگەیاندنەکانی کوردی خەریکی بەغدا بوون کامە بە هیچ شێوازێک باس نەکرا بۆی من ویستم باسی بکەم و بیر پارتی و برایزیلیش بینمەوە ئەوە دوو کورە با نەگاتە سێ و چاری بڕوا بکە تێدەچی ئەوجا ئەو غەڵەتەی کردیتە زوو چارەسەری بکە ئازادی خوازانی بادینان ئازاد بکە ئەگەر نا ئەوە تۆقەچی ئاگرێ ئەوە لە ملت و ئاڵایە هاتانە تۆپێنی واز لێنایی ئەو جاتانەی تۆپاندی لە ڕووی سیاسیەوە زۆر تۆقەی لە ملی خۆتکەوە کوو پێشەوەی دادگا بڕیار بدە حکومتدان ئاواژ دەتوانی ئازادیان بکەی بۆی من زیاتر لەسەرەوە بابەتە ناڕۆم یەکێک بوو لەو بابەتانەی کە ویستم قسەی لەسەر بکەین بابەتی دووەم کە ئەمڕۆ پێم خۆشە لەگەڵ ئێوە قسەی لەسەر بکەین ئەویش مەسەلەی بەغدا و پێشڕەوی کورد پارتی سەرۆکمان بارزانیەکەی کۆیلەکانە ئینتەبان هاوڕێیان مەسەلە چ کوردی هەیە دەرە کەربستە بەغدایە ناتە ئێستر بەڵام ئەو پەرلەمانتارانەی پارتی لە بەغدایە هەر کەرەکەی کوردستانە قەت نامنە ئێستر لە بەغدایش سەرۆکمان بەرزانیە سەرۆکمان بەرزانیە سەرۆکمان بەرزانیە یعنی بەغدا چیە تو گوێی پێشڕەوی کورد پارتی سەرۆکمان وەڵڵاهی پێشڕەوی کورد پارتی نییە حەز دەکەم بزانم پێشڕەوی جاشایەتی حیزبە کوردیەکان پارتیە جاشایەتی نما لە بۆ هیچ دەوڵەتە چینەکە ئەو کەنجی پێشڕەویە ئەو پێشڕەوی جاشایەتیە تەوان هاوڕێیان پەرلەمانتاران لە بەغدا هیچ شتێک لە بۆ کورد بەدەست ناین تەنها دەوڵەمەندکردنی خۆیان و هاتنە سەر باغەڵی پارەی دزراوی عێراق لە بۆ کۆمەڵک گەندەڵی تر کە بە قەولی کوردەواری خۆمان دەڵێ ئەوان هەر کەرەکەی جاران قەت نابنە هێزتر و دووش ئەوانە نوێنەری کورد نییە نوێنەری پارتی زۆر ئاساییە ئاوا بن بەڵام کە ئەوەی زۆر زۆر جێی سەرنج بوو نوێنەری حکومەتی هەرێم تەمان هاوڕێیان لەسەر نوێنەرایەتەکانی حکومەتی هەرێم لە هەموو دنیا هیچ شتێک نییە بە ناوی نوێنەرایەتی دیپلۆماسی هەمووی ڕێکخراوی کۆمپانیایەکی بازرگانی سنووردار بەنمونە کە باسی وەرجیکا دەکەم من لە وەرجیکا دەژیم نوێنەرایەتی حکومەتی هەرێم نوێنەرایەتی دیپلۆماسی نییە بەڵکو کۆمپانیایەکی بازرگانی سنووردارە بە ناوی KRG یعنی ئێستا لە مۆنیتۆر بێژی بازیکە وێبسایتەکە هەیە ناوی نوێنەرایەت KRG لێ بدە پێت دەرێ ڕێکخراوەکی بازرگانی سنووردارە و بارەگاکەی لە بڕۆکسلا ئەو ئەدرێسەکەیتی ئەوە بەرپرسەکەیتی و هەموو نوێنەرایەتەکانی دیکەش بەو شێوازەی لە زۆربەی وڵاتان لەبەرەوەی کوردستان دەوڵەت نییە هەرێمە نوێنەرایەتی دیپلۆماسیان نییە بەڵکو کۆمپانیایکی بازرگانیە بەنای ئەو کۆمپانیای دێ دەرێم نوێنەری حکومەتی هەرێم ئەو وڵاتانەش لەبەر بیرۆکراتیەت و فەرهودی خەڵکی کوردستان و نەوتی کوردستان زۆرجار هەندێک بابەتی دیپلۆماسیان لەگەر باز دەکەن ئەژینە لە ڕووی یاسایی هیچێکیان دیپلۆماسی نیە بەوەی بەغدایشتەوە
تاوان هاوڕێیان ئاسایە پەرلەمانتارەکان هەر کەرەکەی کوردستان بن نەبنە هێستر لە بەغداد، بەڵام ئەوەی زۆر جێی سەرنج بوو فارس عیسا نوێنەری حکوومەتی هەرێم لە بەغداد، یعنی ئێستاش تێ نەگەیشتم ئەو کابرایە یەکەم جار چ پەیوەندێکی بە پەرلەمانی عێراق هەیە، چ دەکا لەوێن دەر دوو ئەوە نوێنەری کوردە لە بەغدا یان نوێنەری پارتیە پێشڕەوی کورد پارتیە سەرۆکمان بارزانیەمان لۆ برێتەوە. یعنی ئەوە جێ سەیرەکە، ینی ببین هاوڕێیان ئەوانەی کە دەستنە بەغدایە هیچ یەکەچیان لە بەرژەوەندی خەڵکی کوردستان نییە، بە هەموو عیزبەکانتەوە لە 2003 و هەتاوەکو ئێستا نەیانتوانی یەک بستی خاچیاریمی کوردستان بگەڕێنەوە کە مادەی 140. جاران لە حکوومەتی هەرێم وەزارەتەکە بوو بە ناوی وەزارەتی ینی مادەی 140، ئێستا ئەوەش نمایە، یعنی ئەسڵ لەکنیان مەوزوع نمایەوەکە کوچیان دۆڕان و حکوومەتی عێراقی لە مەغمورە، ینی مەغمور لەسەر هەولێرەیە لە ڕووی سەربازیەوە هەولێریشیان داگیر کردی ئەگەر بێتە سەر استراتیجەتی سەربازی. ئەوانە هەموو لێگەڕێ، ینی بینە بەرچاوتان ئەوانەی کە دەستنە بەغدا یەک ئامانجیانێ ئەویش ئەوەیە بەدەستێنانی مەناسبی عیزبی لە بۆ عیزبەکانیان نەک لە بۆ کورد. دووش پارتی دوونێ گۆڵەشی زۆر جوانی لێچێتی کە ئەی دەستیان خۆش، یعنی هەتا دوونێ دەبواە پارتی بەگەر ئێران بکەوی یەکێتی بەگەر ئەمریکای بکەوی، بەڵام دوونێ بالعکس بوو. گۆڵەکی جوانی لێکردن ئەوە جێگیری سەرۆکی پەرلەمان. تەمان هاوڕێن لەسەر جێگیری دووەمی سەرۆکی پەرلەمان من باسی شاخەوان عەبدوڵڵا ناکەم عایلەکەی چۆن بۆ باسی بۆ چنە بووە، بەڵام بگەڕێنەوە ڕابردوو لەوەتەی حکوومەتی عێراقیە پارتی یەک پیاوی نەناردە ئەو شوێنە، یان میت بووە یان کۆنە بەعسی بووە. یعنی ئەم تێن لەوەی تێناگەم، یعنی پارتی دەو هەموو پارتی کە دەرم تەمەنم 70 ساڵە یەک پیاوی تێدا نەبووە لە مێژووی خۆی بیکاتە جێگیری سەرۆکی پەرلەمان ئیلا بەعسی یان میت. ئەوە پرسیارە لە بۆ پارتیەکان بەجێ دێنم، پارتیەکان تێبگەن یەک پیاوتان تێدا نیە ببتە جێگیری سەرۆکی پەرلەمان لەوەتەی سەدام ڕووخایە تا ئێستا، یان کۆنە بەعسی یانیش میت. بۆ من زیاتر کاتتان ناگرم، کاتە چی خۆش ماڵاوە.